يلا 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 مسا ئەگەر بە شەڕ بێن هەردووکتان دەتوان بکوژم. زۆر دەڵێن زۆر بەهێزی دەرزی بەکارێنی ناوەڵڵا هیچ دەرزی بەکار نایێنم. ئەوە یەک دەسم ئای نییە. ئەمن چیمەنەلی محەممەد چەند ساڵە ڕاضەی دەکەم لە منداڵی و زۆر حەزم بە وەرزش بووە و قورسایی سەرەتا لە شاخەوانی دەستم پێ کردووە و منیش زۆرتر بە جلکی ئەسکەری و بە قورسایی و تایەکان من دەناسم. وەڵڵاهی ڕۆژانە 2-3 ساعت، بەڵام 2-3 ساعت گرنگ نییە بۆ هەموو کەس. 45 دقیقە تا 1 ساعت باشە، بەس خۆم زۆر حەزم لێیە بە ڕۆیشتن و دەبێ بە 2-3 ساعت. زۆر دەڵێن زۆر بەهێزی دەرزی بەکارێنی ناوەڵڵا هیچ دەرزی بەکار نایێنم، هەمووی سروشتیە، بەس خواردنی سەحەت بەس. ئەو خواردنانە کە بۆ وەرزشوان دەبێت. چاوری ناخۆم 80% ڕژیمە، بەڵام تکە دەتوانێت بخوا، مریش دەتوانێت بخوا. بە لایبەکانم دەڵێن زۆر سەختیان لێ ناگرم، وەڵڵا پێیان دەڵێم زۆر حەستان بە تکەیە دەتوان بخۆن بێ چاوری یەکشیش. زۆرتر کوڕێ ئەمریکیە، زۆر حەزم لە تەمرینەکانیە، زۆر سەیری دەکەم تا ئەوەندە پێم بکرێ لە ڕووی تەمرینەکان ئەو دەتوانم چەڵنجەکانی بکەم، تا ئەولا پێم بکرێ پێمیش نەکرێ ناتوانم. من ڤیدیۆ دەکەم دی کەس نییە ئەو ڤیدیۆوانە بتوانێت بکە، هێشتا کەس نەبووە شناو یەک دەست بڕوە، هێشتا نەمدیە نە. بە کامڵی زۆربەی کەسەکان هەیە بە زک دەڕۆنە خوارەوە، ئەگەر بە دروستی بڕۆی ئەوە گرنگە. یا الله یا الله بۆ زۆر ڕخنەیان کرد گوتیان ئەی ئایە، بەڵام ئیستا لە پێش چاوی ئێوە دەڕۆم ئینشاءالله. ئافرەت زۆر جوانە زۆرتر گرنگی بە خۆی بدا، ئافرەت گرنگی بە خۆی بدا چونکە ستونی ماڵە لۆ خێزانەکەی لۆ ماڵ و منداڵی خۆی. ئەوە دەتوانم ڤیدیۆ بکەم بە لایبەکانم بگەم بە خۆم بگەم، زۆر نازانم، هەموو بەهێزن ماشەڵڵا، هەموو باشن، نابێ بڵێم کەس باش نییە من باشم، هەموو باشن، لە من باشتریش زۆرتریش هەیە. ئەگەر بە شەڕ بێن هەردووکتان دەتوان بکوژم.